بەڵێ ئازیزان تەوەری سێم و کۆتا تەوەری گفتوگۆکانمان دەست پێ دەکەین و بازەوە دەکەین کە یەکێتی مامۆستانی کوردستان داوا دەکات لە سەرەتایی دەستپێکردنەوەی پرۆسەی ئەم ساڵی خوێندن لە بەرزکردنەوەی مامۆستایان دەست پێ بکاتەوە و مامۆستایانی وانەبێژیش دابمەزێن بەڕوا جەختیش لەوە دەکەنەوە جگە لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ ئەگەر بێت و دەش نەمەزرێن بە شێوەیەکی ڕسمی پێویستە بکرێنە گرێبەست چونکە ئەوان کێشەیەکی گەورەی پرۆسەی پەروەردەیان چارەسەر کردووە تایبەت بەم بابەتە لە ستودیۆی هەولێرە زۆر بەڕێز عەبدولواحید محەممەد جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان میوانە مامۆستام کاتت باش بێت سڵاوت لێبێ لە ئێستادا پێش دەستپێکردنی خوێندن یەکێتی مامۆستایانی کوردستان چەند داواکاری و پێشنیارێکیان هەیە داواکاریەکان بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن چییە بە تایبەت بۆ چارەنووسی مامۆستایانی وانەبێژ سڵاو لە ئێوە سڵاو لە تەواوی بینەرانیش سڵاو لە مامۆستایانیش بەڕاستی و دەمەوێت دەرفەتەش بقۆزمەوە پیرۆزبایی دەستپێکردنی ساڵی تازە لە تەواوی مامۆستایان و لە قوتابیان و خوێندکاران و لە کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستانیش بکەم بەناو چەدا بڕێنراوەکانیشەوە خۆی هەموو لایەکمان ئەو ڕاستێ دەزانین یعنی وەزارەتی پەروەردە کۆمەڵک پێداویستی هەیە بۆ ئەوی کەوا پرۆسەیەکی پەروەردەی باش بەڕێوە بچێت بێگومان ئەو پێداویستیانە بەشێکی زۆری دەبێت لەلایەن وەزارەتی پەروەردەوە دابین بکرێت بۆ ئەوی کەوا دەستپێکێکی باش دەست پێ بکاتن بۆ ساڵی خوێندنی ئەم ساڵ کە هەموو لایەکمان دەزانین لە دوسێ ساڵی ڕابردوو داواتە ساڵانی خوێندنی 20 و 21 ئەوانە بەهۆی کۆڤید-19ەوە کێشەیەکی زۆر گەورە لەو پرۆسەی پەروەردە دروست بوو و کاریگەری زۆر نەرێنیشی کردوتە سەر ئاستی قوتابیان خوێندکاران بێگومان لە هەرێمی کوردستان پێشووتریش کۆمەڵک کێشە هەبوون ئەوانە بارگایی بوون پرۆسەی پەروەردە پێوە بۆیە ئەمە لەو ڕوانگەیەوە هەمیشە جەختمان لەسەرەوە کردوتەوە کە دەبێت پێداویستەکانی پرۆسەی پەروەردە دابین بکرێت لە پاڵ ئەو پێداویستیانە کۆمەڵک کێشەی تریش هەن ئەو کێشانە بەڕاستی وای کردووە هەمیشە پرۆسەی پەروەردە بە شێوەیەک بەڕێوە بچێت کە دڵخوازی خەڵکی کوردستان دڵخوازی ئێمەمانان نەبێتن بۆیە ئێمە لە سەرەتای لە کۆتایی ساڵی ڕابردووە لە پێش دەستپێکی ساڵی خوێندن لە ناوەڕاستی مانجی تەمووزۆ ئێمە دەستمان بە هەڵمەتێک کردو بۆ ئەویکەوە ئەو گرفتانێک کە هەن ئەو گرفتانە چارەسەر بکرێت دیارە گرفتی هەرە سەرێکی بەنسبەت ئێمەمانان کە کارمان لە بۆی کردەوە هەمیشە هەڵمان لە بۆی داوە لەگەلایانی پەیوەنددارەکان ئەوەیە کە کێشەی مامۆستایانی وانەبێژ چارەسەر بکرێت چونکە ئێستا یەک لە سەر پێنجی کۆی میلاکی وەزارەتی پەروەردە لە مامۆستایانی وانەبێژ پێک دێتن و ئەوانە بەڕاستی دەوری باشیان هەبووە بێگومان لە ساڵی 2014 چونکە لەو ساڵەوە تا ئێستا دامەزراندن بە شێوەیە فەرمی نەکراوە بۆ وەزارەتی پەروەردە هیچ میلاچێک پڕ نەکراوە لە ماوە دوور و درێژەدا بە هەزاران مامۆستا بەڕاستی خانەنشین بوون و مۆڵەتی بێموچیان وەرگرتووە و لە پاڵەوەدا ساڵی بە ساڵی ژمارەی قوتابیان زیاتر بووە بۆیە ئەوە هەمیشە پێویستی بە میلاک بووە بۆیە ئەمە جەختمان لەسەرەوە کردوێتەوە کە دەبێت میلاشی پێویست بۆ وەزارەتی پەروەردە دابین بکرێت نەک وەکو فەرمانەکانی تر ڕاستە حکوومەتی هەرێم دەڵێ هەڵاوسان هەیە فەرمانبەر زۆرە و مامۆستا زۆرە بەڵام ئەو بەڕاستی ناکاتە پێداویستەکانی وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە بەردەوام پێویستی بە میلاکێ پێویستی بە پسپۆری تازە هەیە پێویستی بە خوێنی تازە هەیە بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە بە باشی بەڕێوە بچێتن بۆیە ئێمە جەختمان کردووە کە دەبێت کێشەی مامۆستایانی وانەبێژ چارەسەر بکرێت ئێمە بە دامەزراندنی فەرمی و ئێمە بە گرێبەست چونکە بەڕاستی ناتوانن ئێوان لەژێر ئەو بارودۆخەی بەناوی وانەبێژیەوە بەتەواوی مامۆستا ببوورە لە پاڵەوەی کێوە چەندین جارە ئەم داواکاریەتان پێشکەش بەلایانی پەیوەندیدار کردووە وەڵامی لایانی پەیوەندیدار بۆ ئەم بابەتە چی بووە خۆی بەداخەوە ینی پارساڵ ئێمە هەوڵێکی یەکجار زۆرماندا تا توانیمان لەگەڵ وەزارەتی پەروەردە لایەنە پەیوەنددارەکان لەگەڵ وەزارەتی ئیدارەی ڕێنمای ژمارە 14 دەربکەین بۆ ئەوەی تەنزیمی مخەساتیان بکات تەنزیمی کرێوانی بێژیان بکاتن بەڵام ئەوش بە تەواوی نەچۆباری جێوەجێکردن ئەوش کەم و کوڕی زۆری تێدا بۆی ئەو ڕۆتیناتێکە لە پێدانی مخەساتەکانیان ماگانە ڕووی دەدا بۆیە ئەمە لە جەختمان لەسەر کردوێت ئەوە دەبێت ئەو کێشەیە چارەسەر بکرێت ناکرێت وا هەڵپەسێردراوی بینێتەوە بەداخەوە تا ئێستا وەڵامی لایەنە پەیوەنددارەکان وەڵامێکی ئەرێنی نەبووە وەڵامێک بۆ بەڕاستی وەڵامێکی تەماوی بووە تەمەمژاوی بووە
و ڕاستە پرۆژە پێشکەش کراوە لەلایەن وەزارەتی پەروەردە بەڵام تا ئێستا وەڵامی پرۆژەکەش نەدراوەتەوە ئەوە تا ئێستای مەدەچینە ناو ساڵی خوێندنەوە ئیتر ئەو کێشەیە بە هەڵپەستێدراوی ماوەتەوە کە دڵنیام گرەی گەورە کێشەی گەورە بۆ پرۆسەی پەروەردە ئەم ساڵ دروست دەکات. باشە مامۆستا باز لەوە دەکەن ئێمە ئافو باز لەوە دەکەن ئەگەر بێت و ئەم گرفتە بە تایبەت لەگەڵ دەستپێکی خوێندن چارەسەر نەکرێت ئەوە هەڵوێستی دیکەتان دەبێت. هەڵوێستی دیکە مەبەست لە چییە؟ خۆی بێگومان هەڵوێستەکان زۆرن ینی ئێمە جارێت ئەوەی کە ڕامانگەیاندووە جەختمان لەسەرەوە کردوەوە کە دەبێت ئەو کێشەیە چارەسەر بکرێت. بێگومان لە هەوڵەکانیش بەردەوام دەبین و لە بەردەوام لەسەر خەتیش دەبین لەگەڵ وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەنددارەکان وەزارەتی دارایی. ئومێد دەکەین کە ئەو پرۆژەی وەزارەتی پەروەردە تەقدیمی کردو بۆ ئەنجومەنی وەزیران ئەو پرۆژەی وەڵامی ئەرێنی بدرێتەوە لەلایەن وەزارەتی لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە بێگومان ئەوە بەشێک لە کێشەکان چارەسەر دەکات بەڵام هەموو کێشەکانیش چارەسەر ناکاتن. بۆیە ئەو بابەتە چاوەڕێ دەکەین بزانین ئەو پرۆژەی وەزارەتی پەروەردە چی ئەنجامەکەی چی دەبێتن ئەو کاتی ئێمە وەکو یەکێتی مامۆستایان بێگومان قسەی خۆمان دەبێت. لە پاڵ کێشەی مامۆستایانی وانە بێژ کێشەی پلە بەرزکردنەوەمان هەیە بەداخۆ لە 2015ەوە ئەو پێدراوە یاساییە ئەو ئیستحقاقە یاسایی مامۆستایان بەڕاستی بە هەڵپەستێدراوی ماوەتەوە بێگومان فەرمانبەرانیش لە کۆمەڵک وەزارەتە لەگەڵ ئەو حاڵەتە ینی جیرۆدەی ئەو حاڵەتە بوون بەڵام بەڕاستی مامۆستایان پێویستیان بۆ هەیە پلە بەرزکردنەوە بۆ بکرێتەوە کۆمەڵک دام و دەستگا بۆی کراوە ینی پێم وایە هیچ دەستگایەک لەو دەستگایانە لە مامۆستایان گرنگتر نین چونکە پەروەردە هەموو گۆڕانکاریی باش دروست دەکات هیچ گۆڕانکاریی باش لە دەرەوەی وەزارەتی پەروەردە لە دەوەی پرۆسی پەروەردە دروست نابێت بێگومان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵاش مەبەستم بۆیە بەڕاستی ئەو پلە بەرزکردن بوویتە گرفتێکی گەورە لە بەردەم مامۆستایان بمانەوێت نەمانوێت مامۆستایان بە زۆر بە ینی بە هەستیاریەوە بەڕاستی دەستنە ناو پرۆسی پەروەردەوە زۆر بە دڵگرانیوەش دەستنە ناو پرۆسی بەردوستکە حەقیان خوراوە بەڕاستی مافێکی یاساییان خوراوە کە ئەمە ڕەنگە کاریگەری لەسەر ئاستی ژیانیان هەبێتن چونکە مامۆستای وا هەیە دوو تەرفیعی استحقاق بۆ مامۆستای هەیە ممکنە بگاتە سێ تەرفیع ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێم مانگانە 6,000 تا 100,000 دینار لە مامۆستایان و لە فەرمانبەران دەبڕێ بە شێوەیەکی شاراوە کە ئاشکرا نەکراوە ئەوەش بەڕاستی زۆرێک لە پاشەکەوتە لە بەرزنەکردنەوەی بە دیاریکراوی کاریگەریەکی لەسەر هەموو چەو ژیانی مامۆستایان و هەم خانەنشینبوونیشیان بەجێشتووە لە داهاتوە کامە کاریگەری لەسەر موچی خانەنشینیش دەبێت بەدڵنیاییەوە لەبەرەوە بەڕاستی ئەمە کاریگەری زۆر دەبێت لەلایەک ئەوە ئیستحقاقێکی یاساییە یعنی تو حەق خۆتە لە 4 ساڵ 5 ساڵ تەرفیع بکەیت بێگومان مەبلەغێک پارە دێتە سەر موچەکەت کە ئەمە ڕەنگە لایەنێکی ژیانی بێفەرەهەم بکرێتن ینی ئەمە بەڕاستی کاریگەری زۆری هەیە لەلایەش تریش کاریگەریی معنەویشی هەیە چونکە بەڕاستی تو ئەو مافە یاسایی خۆت پێ دەدرێت ئەمە بەڕاستی کاریگەری لەسەر حاڵەتی دەرونیت دەبێت کە هەست دەکەی ئەوە تا لایەنی پەیوەنددارەکان و حکوومەت و ئەوانە وەڵامی داخوازەکان وەڵامی پێدراوە یاساییەکانت دەدەنەوە بەڵام ئەگەر نەدەنێ بەڕاستی ئەمە بە زۆرێک بە ناحەقی دەزان و زۆریش دڵگرانە بەرامبەریەوە و بێگومان ئەگەر ئێستا تەحمولیشی بکەن قسەیەشی لەسەر نەکەن ئەمە مانایوە نییە بەڕاستی لە دڵیان گرانیە مانەوە نیە ئەوە پێی نازانن کەەوە حەقیان خوراوە بەڵام بەڕاستی ئێمە وەکو یەکێتی مامۆستایان ئەو ڕاستیە دەزانین بۆیە جەختی لە سەدەکەینەوە دەبێت چارەسەری و بابەتە بکرێ چونکە جارش کەشتاکیدی دەکەمەوە ئەو دەستگایانی کە پلەبەرزکردنەوەی موچیان بۆ دەکرێتن هیچیان گرنگتر نین لە دەستگای لە پرۆسی پەروەردەوە هیچیان گرنگتر نین لە مامۆستا کە ئێستا پرۆسەیەک بەڕێوە دەباتن داهاتووی ئەو کۆمەلگا لەسەری هەڵپەسێردراوە بێگومان لە پاڵ مەسەلەی پلە بەرزکردنەوە پاشەکەوتی موچە هەیە بەداخەوە ئێمە بازەجار لە حکوومەت و لای پەیوەنددارەکان جێمان لێ دەبێ ئەڵێن ئەو پاشەکەوتە لەسەر حکوومەتی بەغدایە بەڕاستی فەرمانبەران و مامۆستایانی هەرێم حکوومەتی هەرێم بە حکوومەتی خۆیان و بە بەرپرس لە ژیان و گوزەرانی خۆیان دەزانن ئەوان سپەیوەندیان بەوەی هەیە کێشەیەک هەیە لە نێوان حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمە بۆچی ئەوە لە سەرسەری مامۆستایان و لە سەرسەری فەرمانبەران ساغ بێتەوە بۆیە ئەمە بەڕاستی بە پێداگیریەوە داوای جێڕانەوەی ئەو مافەی خۆمان دەکەین و وتوشمانە ئێمە ڕەنگ بێ حکوومەت لە ئێستا ئیمکانێتی دارایی نەبی هەمووی بداتەوە یان بە شێک لە شێوەکان بیداتەوە بەڵام دەبێت ڕژمارێکی حسابی بکاتەوە هەژمارێکی بانقی بکاتەوە ئەو پاشەکەوتە بخاتە سەر هەژماری بانقی بێگومان بڕیاری گونجاوی شەیە لە کاتی خۆیان بدرێتن بۆ پێداوانی قەرزەکان و بابەتانە لەلایەن فەرمانبەرن مامۆستایان و بۆ حکوومەتی هەرێم و ئەو لایەنە پەیوەنددارن و لە ئایندەشە بە شێک لە شێوەکان بدرێتەوە
لەبەرەوە بەڕاستی ئەمەش بە نەحەقیشی زۆر گەورە دەزان لە کاتێکدا هەموو مامۆستانی فەرمانبەران دەزان ئێستا باری دارایی حکوومەتی هەرێم باشە دەکرێت بەشێک لەو بابەتانە قەرەبوو بکرێتەوە. باشە مامۆستا دیارە مامۆستانی وانە بێژ لە بەرامبەر وتنەوەی هەروانێک بڕێ لە پاریان وەردەگرێت لایەن وەزارەتی پەروەردەوە بەڵام هەندێک کات ئەمە لە جێی پێویستانە بووە هەندێک کات لە ڕووی هاتوچۆ و دەرماڵە خەرجیان بۆ دابین نەئەکرا لەگەڵەوەی پار هەنگاوێکە بوو بەشێک لە کێشەکان چارەسەر کرا بەڵام مامۆستانی وانەبێژ دڵنیایان لا نییە کە ئەم ساڵیش دەکرێت هاوشێوەی پار و ساڵانی دیکە بە هەمان کێشەیە تێپەڕ بنەوە یاخود دەرماڵیان بۆ سرف بکرێت و پارەیان لە کاتی پێویستا بدرێتێت لەم ڕۆوە ڕوونکردنەوە یاخود دڵنیایی بۆ مامۆستایانی وانەبێژ چۆن وەرگیراوە و چۆن کاری لەسەر کراوە. خۆی بە دڵنیاییەوە مامۆستانی وانەبێژ هەروەکو لە پێشداش ئاماژەم پێدا ڕۆڵی باش دەجێڕن لە پرۆسەی پەروەردەدا و بە تایبەتیش لە دەرەوەی شارەکان و لە شارۆچکەکان و لە دێهاتەکان ئێستا دەتوانم بڵێم 90 میلاکی وەزارەتی پەروەردە پێک دێت لە مامۆستانی وانەبێژە ئەکید ئەوانە ڕۆلی باش دەبینن بە دڵنیایی وەش ئەوانە دەبێت هاتچۆ بکەن و خەرجێکی زۆر بەڕاستی خەرز دەکەن لە پێناوی هاتچۆکردنەوە من دڵنیام بەشێک لە مامۆستایان لەو پارەیە کە وەری دەگرن 100,000 دیناریشان لۆ نامێنێتەوە کە ئەمە ڕەنگە بەشێک لە خێزانیشان هەبێ و ژیانیشان لەسەر هەڵبچنن بۆی کەوا پێوە بەڕێوە بچن و لە سەرباری ئەوەش هەمیشە تاخیر بووە دیارە ئەوە ڕۆتینیات وای کردووە کە تاخیر بێتن کە بەداخەوە ئێمە کاتی خۆی تاکیدمان کردەوە پارەی مامۆستایانی وانەبێژ با لەگەڵ موچەی مامۆستایان بدرێت قایمەکی بەجیا بکرێتن و مانگانە بدرێتن بێ ئەوەی کەوا ئەو هەموو ڕۆتینیاتە لە خۆ بگرێتن ئێستا کێشەیەکی تریشان توش بوویتەوە بەهۆی ئەوەی کەوا وەزارەتی پەروەردە پرۆسەیەکی برێن گۆڕ جێجیکردنی میلاک و تعدیلی میلاک و ئەوانەی لە ناو شارەکان دەست پێ کردووە بەشێکی زۆر لە مامۆستایانە دوای ئەوەندە ساڵە ماندی بوونە ئیتر ئێستا ڕەوانی ماڵەوەیان دەکەنەوە بەڕاستی ئەمەش کاری ئەمەش دارێکی تریش نەحەقێکی زۆر گەورەیە بەرامبەر بە خزمەتی زۆری ئەو مامۆستایانە کە لە ساڵانی ڕابردوو کراوە بۆیە بەدڵنیایەوە ئێمە هەموو جهدێکی خۆمان دەخەینە گەڕ و هەموو ئیمکانیەتی مرۆیی خۆمان دەخەینە گەڕ لە پێناوی چارەسەرکردنی مامۆستایانی وەرجەوە بێگومان ئێمە خۆمان بە نوێنەری ئەوان دەزانین بەدڵنیایەوە هەرچی پێمان بکرێ لە پێناوی دەستەبەرکردنی مافەکانیان بەڕاستی کار دەکەین و بێگومان ئێمە ینی لە ڕوانگەی یەک ڕاستیەوە کە ئەویش ئێستا مامۆستان و دەبێ مامەڵەی مامۆستایەتیان لەگەڵ بکرێت نابی مامەڵەی مامۆستایانی وانەبێژیان لەگەڵ بکرێت باشە مامۆستا چەند ڕۆژی پێش و لەسەر ئەم گرفتانە کۆنگرێکی ڕۆژنامەوانی و چەند داواکاریەکە بوو لە دوایەوە کۆنگرێ هیچ لایەنێکی پەیوەندیدار بۆ پەسەندکردنی داواکاریەکانتان پەیوەندیان پێوە کردوون خۆی یەک لە گرفتە هەرە گەورەکانی حکومەتی ئێمەمانان بەڕاستی ئەوەیە کە یعنی پێیان وایە ئەو ڕێکخراوانە کە هەوڵ دەدەن ئەوانە ڕێکخراوی ئۆپۆزیسیۆنێکی نەرێنین و ئۆپۆزیسیۆنەکەن ینی کاری سیاسی دەکەن یان کاری تایبەتی دەکەن بە پێچەوانەوە ڕێکخراوەکان بە تایبەتی یەکێتی مامۆستایانی کوردستان خۆی بە بەشێک لە پرۆسەی پەروەردە دەزانێت و لەگەڵ خوێندنی باڵاشە بە هەمان شێوە لەو ڕوانگەیەوە هەرچی ئەو پرۆژەی باشەبی هەرچی پێشنیاری باشەبی هەرچی هەوڵی باشەبی خستویەتی گەڕ بۆ ئەوی کەوا دەستەبەری ئەرزیەتێکی باش بکە بۆ بەڕەوەچینی پرۆسەیەکی پەروەردەی باش بێگومان بۆ ئەوی کەوا داهاتووی باش مسۆگەر بێتن بەداخەوە ینی ئەوە بوویتە کێشەیەکی گەورە یعنی حکومەتی هەرێم تا نەڕژەیە سەرجادان و تا خۆپشاندان نەکەی و تا بایەکۆتی دەوامی خوێندن نەکەی نایەنە سەرخەت و ڕێکخراوەکان بە باسکی هەماهەنگی نازانن لەگەڵ خۆیانە ئەمە گرفتێکی گەورەیە لە وڵاتانی تر ڕێکخراوەکان هەمیشە مامەڵێکی تەندروستیان لەگەڵ دەکرێت گویان لێ ڕادەگرێت دایلۆجیان لەگەڵ دەکرێت بەڵام تا ئێستا حکومەتی هەرێم 4 ساڵیش دەبێتن یەک بەرپرسی حکومەت جگە لە وەزارەتی پەروەردە وەزیری خوێندنی باڵا جگە لە وەزارەتی دارایش کە یەک دوو جار لەگەڵی کۆبوونەوەتەوە باقی بەرپرسە باڵەکان سەرۆکی حکومەتە جێگری سەرۆکی حکومەتە ئامادە نییە لەگەڵ مامۆستایان دایلۆگ بکە لەگەڵ یەکێتی مامۆستایان دابنیشێت بۆ ئەوەی هەماهەنگی بکەن لە پێناوی ئەوەی کەوا پرۆسەی پەروەردە ئەو گرفتە گەورانەی هەیە گرفتە گەورەکان چارەسەر بکرێت کاکە ئێستا وڵاتانی دنیا لەسەر ئاستی نێودەوڵەتی خەریکی پرۆسەی پەروەردەی فێرکردنن ئومەم متحیدە ئەم ساڵ لە 18 لە دادەنیشێت بۆ ئەوەی کەوا گرفتی پەروەردە لەسەر ئاستی جیهان پەیرەو بکەن لە ڕووی ئیمکانیەت و لە ڕووی هەموو بابەتەکانەوە بۆ ئەوەی کەوا بتوانن پرۆسەی پەروەردەی دەرباسکەن لەوە ئالنگاریانەی کە
لە ساڵانی ڕابردوو ڕوبەڕووی بوویەوە بەهۆی کۆڤید-19 و بەهۆی شەڕی بەردەوامی وڵاتان و بەهۆی ئاوەرەی بەهۆی بێکاری بۆ بابەتانەوە. بەڵام ئێمە حکوومەتی هەرێم بەڕاستی ئەوە تا دانیشتوین نایەن لەگەڵ ڕێکخراوەکان دابنیشین، نایەن لەگەڵ ڕێکخراوە یەکێتی مامۆستایان دابنیشین، دایالۆگ بکەین، باشترین ڕێگا هەڵبژێرین. بێگومان یەکێتی مامۆستایان ئەگە مشارەکەی پێ بکرێت لە دروستکردنی بڕیارە خۆشی بە خاوەن دەزانێت لە پیادەکردنی بڕیارەکەی. بەڵام لە کاتێکدا ئەگە پرسی پێ نەکرێت بۆیە مافی خۆیەتی هەموو ڕێکارە مەدەنیەکان جێبەجێ بکاتن، هەموو ڕێکارە مەدەنیەکان بەڕاستی پیادە بکات بۆ بەردەستەکردنی مافی مامۆستایانی بە مامۆستایانی وانە بێژی خۆشەویستیشەوە. زۆر سپاس بۆ عەبدولواحید محەممەد جێگری سەرۆکیەکێتی مامۆستایانی کوردستان کە لە ستودیۆی هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس.